بەرنامەی شوێنپەنجا ئەم جارە باز لە یەکێک لە ڕووداوی ئەم تاوانە دەکات کەوا ماوەیەک بەر لە ئێستا لە شاری هەولێر ڕوودەداتکەوە گەنجێک دوای ئەوەی پەیوەندی سۆزداری لەگەڵ کچێک دەبێت و بە شێوەیەکی یاساییانە شەرعیانە دەچێتە خوازبینی. بەڵام وەڵامی خێزانی ئەم کچە دوای ئەوەی کە ئەم گەنجە دەچێتە خوازبینی بە کوشتنی ئەم گەنجە کۆتایی دێت و ئیدی بەرنامەی شوێنپەنجا بە شێوەیەکی مەیدانی ورد زانیاری نەبیسترا و نەبینراو لەسەر ئەم تاوانە بڵاو دەکاتەوە و هاوکاتیش لایەنی یاسایی و چارەنووسی تۆمەتبارەکان دەخێنە ڕوو. ئێرە شاری هەولێرە ئەم شارە جگەلەوەی پایتەختی هەرێمی کوردستانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە بە پایتەختی ئاسایش و ئارامی دادەنرێت. ئەمەش بەهۆی بەهێزی حکوومەت و وەزارەتی ناوەخۆ و شەو نخوونی هێزەکانی ناوەخۆ و دامەزراوەکانی سەر بانزومەنی ئاسایش و دژە تیرۆری هەرێمی کوردستان بوونەتە چەتری ئەو ئاسایش و ئارامیەی کە بەرقەرار. شوێنپەنجا دەست دەکات بە جێڕانەوەی چیرۆکی ڕووداوێک کە چەند تۆمەتبارێک پیلانی ئەنجامدانیان داڕژ بوو. ئەم ڕووداوەش بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتی بێگەڕانەوە بۆ یاسا و دادگا تۆمەتباران لە بڕی پەنا بۆ یاسا بن خۆیان کێشەکە یەکلا دەکەنەوە و پەنا بۆ تۆڵەسەندنەوە دەبن و تاوانەکە ئەنجام دەدەن. شوێنپەنجا وردەکاری چیرۆکی ئەم تاوانەش دەجێڕێتەوە. بەپێی ئامارەکان ئێستا ژمارەی سەردانیکەران و ئەوانەی کە پەنا بۆ بنکەکانی پۆلیس و بەڕێبەراتەکانی توند و تیژی و ئاسایش و هێزەکانی ناوخۆ دەبن وای کردووە کەوە هاوڵاتیان هۆشیارتر بووینەوە بە ڕێژەیەکی بەرچاو پەنا بۆ یاسا دەبن. ئەمەش دەگرێتەوە سەرەوەی هاوڵاتیان پابەندی بڕیارەکانی حکوومەتن و لەگەڵ یاسان و هاوکارن بۆ ئەوەی ئەو ئارامی و ئاسایشەکە هەیە زیاتر بەرقەرار بێت. بۆیە لەم بەرنامەیە ئەوەی کە گرینگە باسی بکەین ئەوەیە پێویستە هاوڵاتیان پەنا بۆ یاسا بن بۆ چارەسەکردنی کێشەکانیان دوورکەونەوە لە پەنابردن بۆ تۆڵەسەندنەوە.
لە بەرواری حوتی پێنجی ئەم ساڵ لە شاری هەولێر ڕووداوێکی کوشتن تاوانێکی کوشتن ڕوودەدات کەوا گەنجێک لەلایەن سێ براوە دەکوژرێت. دوای ئەنجامدانی ئەم تاوانە هێزەکانی بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر هێزەکانی ناوەخۆ دەگەنە شوێنی ڕووداوەکە ئیدی لە شوێنی ڕووداو کە شانۆی تاوانەکەیە دەست بە لێکۆڵینەوە دەکەن. دوای لێکۆڵینەوەکان تیمەکانی بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر هەرزوو ناسنامەی تۆمەتبارەکان ئاشکرا دەکەن و شوێن پەنجەی تۆمەتباران دەکەون. ئیدی لەسەر داوا و فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر لە ماوەی کەمتر لە 40 کاتژمێر دوو تۆمەتباری سەرەکی دەستگیر دەکەن لە سنووری سیای قەرەچووق کە ئەمانە لە شوێنێکی دوورەدەست و لەم دەشتە دۆزرانەوە لەلایەن تیمەکانی بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر لەسەر ئەم تاوانەکە ڕادەکەن دوای ئەنجامدانی تاوانەکە دەستگیریان دەکەن. ئەمە ئەم دوو تۆمەتبارەیە کە تۆمەتباری سێمیشیان ڕادەکات هەڵاتووە و ئێستا تیمەکان بەردەوام لە بەدواداچن و لێکۆڵینەوە بۆ دەستگیرکردنی تۆمەتباری سێەم کە ئەم تۆمەتبارەیان ئەو کەسەیە کە بە زەچی زۆری کلانچیکۆف ئیدی ئەم گەنجە دەکوژێت و ئەمانە بێکەوە پلانێک دادەنێن ئیدی لەم پلانە دەبێتەوە هۆی ئەنجامدانی ئەم تاوانە. بۆیە بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر هێزەکانی ناوەخۆ ڕادەگەین پێویستە هاوڵاتیان پەنا بۆ تۆڵەسەنەوە نەبن کاتێک کە تووشی کێشەیەک ڕووداوێک هەڕەشەیەک هەر کێشەیەکی کۆمەڵایەتی دەبن پێویستە لە ڕێگەی دادگا یاسا لە ڕێگەی هێزەکانی ناوەخۆ ئاسایش هەوڵدەن و ئەوەی دەیانەوێت بەدەستی بینن بۆ ئەوەی مافەکانیان پارێزراو بێت پێویستە پەنا بۆ یاسا بن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان و ئەم ڕووداوەش کە ڕووی داوە لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتیە هەرچەندە هێشتان پەراوی لێکۆڵینەوەکان بەردەوامە لێکۆڵینەوەکان هێشتان تەواو نەبووە بۆیە ئێمە ناتوانین وردەکاری زیاتری ئەم ڕووداوە بخێنە ڕوو باز بکەین چونکە لێکۆڵینەوەکان جارێ ڕێکاری یاسایی گرتووەتە بەر و بەردەوامە و هاوکاتیش دەمان ئەوە باسکەین ڕێژەی تاوانی کوشتن لە ئێستادا کەمی کردووە بە هەوڵ و بە ماندیبوونی هێزەکانی ناوەخۆ وەزارەتی ناوەخۆ پۆلیس ئاسایش وای کردووە ڕێژەکە بە شێوەیەکی بەرچاو دابەزێت و ئەوەی کە هەشە چەند حالەتێکی تاوانی کوشتن کە ڕووی داوە ئەمە لە ئەنجامی ئەو ئۆپەراسیۆن و هەڵمەت و ئەو لێ پێچینەوانەیە کە وای کردووە هاوڵاتیان کە سوودمەند بن و پابند بڕێرەکانی حکوومەتیش بن کە بۆتە هۆکاری ئەوەی ئامۆژگاریەکان و ڕێنمایەکانی هێزەکانی ناوەخۆ وەزارەتی ناوەخۆ دامەزراوەکانی سەر بانزمانی ئاسایش وای کردووە کەوا هاوڵاتیان لە ئێستادا لە کاتی هەر کێشەیەک پەنا بۆ یاسا بن و کەمتر ئێستا بیر لە تۆڵەسەندنەوە دەکەنەوە. لە بەرواری ئافتی پێنجی 2024 کاتژمێرە ئافتی بەیانی من و دوو براکەیت کەم چوینە 100 مەتری من قسەم لەگە کارزان کرد نیو ساعت قسەم لەگەری کرد نەگەیشتە ئەنجام لەوێن دەرێکە تەقەم لێ کرد تەقەم لێ کرد و دواتر ڕامان کرد من و دوو براکەی دیم ڕامان کرد و ڕۆشتین دواتر هێزەکانی ئاسایش لە بناری چای خەرەچووق ئەمیان دەستگیر کرد براچم خۆرا دەست نەکردیا و دەستگیر نەکرایە و پەشیمانیشم لەو کارەی هیوادارم بیر لە تۆڵەسەندنەوە نەکەنەوە لە ڕێی یاسا کێشەکەی چارەسەر بکەین. باشە هیچ کات چونە پۆلیس ئاسایش بنکەکان یاسا لە ڕێگەی یاسا هەوڵدن ئەو کێشەیە چارەسەرکەن؟ نەخێر نەخێر نەچوینە. پێدوان ئەگەر لە ڕێگەی یاسا با کێشەکە ڕەنگە چارەسەر بکرا بە باشتر بە نەگەیشت بە ئەو نەتیجە ئەو دەرەنجامی ئێستاکەوە وەکو بکوژێک ماوەڵ لەگە بکرێیان تۆمەتبار بکری بە کوشتنی کەسێک؟ بەڵێ بە یاسا چارەسەر پیرابای باشتر بوو بەڵام تازە کار لە کارترازە هیوادارم لە ڕێی یاسا کێشەکەی چارەسەر بکەن بیر لە تۆڵەسەندنەوە نەکەن. چەند ساڵە کێشەتان لەبینی هەبوو؟ 2 ساڵە؟ 2 ساڵە بەڵێ. لە ماوەی 2 ساڵی هیچ پەیوەندیتان بە بنکەی پۆلیس ئاسایش یاسا نەکرد؟ نەخێر پەیوەندیمان نەکرد. سەبارەت بە ڕووداوی کوشتنی ئەو گەنجەی دەچێتە خوازبینی کچێک لە شاری هەولێر ئێمە هاتوێتە قەزای مەغمور شاری مەغمور چونکە هەردوو خێزان خەڵکی دەرەوەی شاری هەولێرن و دانیشتووی قەزای مەغمورن. دەمانێت بزانین لێرە کە کەسوکار و خێزانی کارزانی قوربانی ببینین بۆ ئەوەی
با بزانین ئەم کێشەیە بۆچی بە کۆتایی هاتنی ژیانی کارزان کە بۆ قوربانی کۆتایی هاتوو بۆ گەیشتە ئەم ئاستا کێشەکە پێشتر چارەسەر نەکراوە با بزانین هۆکارەکەی چی بووە لێرە کە سوکار و خێزانی کارزانی قوربانی دەبینین. ئەمە لەگەڵ سەمیرەخانین دایکی کارزانی کە قوربانی ئەم ڕووداوە دەمانێت بزانین ڕاستی ڕووداوەکە چییە و نامانێت بچێن زۆر ناو وردەکاری ڕووداوەکە چونکە ڕێکاری یاسایی خۆی گرتووە پەڕاوی لێکۆڵینەوە بەردەوامە ئەمە ئیشی دادگایە ئەوەی دەمانوێت بیڵێن ئەوەیە کە بزانین کێشەکە چیە بوو ئەوەی ئەم چیرۆکە کە ئێمە دەیجێڕینەوە ئامانجەکە لێ ئەوەیە کەەوە هەموو خەڵکە سوودی لێوە بینێت لێوە فێر بین با بزانین چۆن داوای مافی خۆمان بکەین یان چۆن ئەگەر ڕوبەڕووی کێشێک بینەوە داوای یاسایی تۆمار بکەین یان چۆن هەوڵ دێن بە شێوەیەکی ئاشتیانە لێک تێگەیشتن و ئەو کێشانە نهێڵین بەم شێوەیە گەورە بێت و خەڵک بێتە قوربانی ئەو باسی ڕووداوەکەش دەکات بۆمان فەرموو. کوڕەکەم هیچ عیبی نەبوو کوڕەکەم لە مارێ هیچ عیبی نەبوو تشم لە گۆڕێدا نەبێ هەتا بە خۆم پارەم لە نابێ دەستم دەکردی دەستی زۆر پاک و خایم بوو دوایش تەمەنی 20 سال بوو گچکە بوو بۆچی بابی مرد تازە 10 ساڵە چی بابی عەملی خۆی کرد هەر لەگەری هەر ئەوە بووم هەر ئەتا ئاخر بوو وەستا گوتی وەرە ئیشی بکە چۆ ئیشی سەقفسانەوی و ئەو 4 ساڵە لەگەڵ ئەو کچەیدا بوو هەداوامان کرد هەڕەتیان دەکردەوە دایشی گوتی دایکم عاسەیە ئەمە نادات و چوونە خوازبێنی یەکەم جار مامی کارزانی و مام قادرش مەغموری چۆ داخوازی یەکەم سار پار ئەو سارنا چوو بە بابی گوتی گچکەیە و ئەمە بە شووی نادای دوایە کەش ئەمە هەستاین مامی چوو گوتی چوونە گەیارە نەعارە بەچیان لە خواست کچەکە تەلەفۆنی کرد گوتی من ئەگەر ئەتوو دەری نەکەی تەراقی نەدەی ئەو ژنە من خۆم دەسووتێنم دیسان دەستی پێ کردەوە قسەی لەگە کردەوە و بەردەوام لەگەری بوو ئەوش گوتی ئەمن پارەکەم ناوێ گوتی ماری عارەبی کچەکەی بردەوە لێ کوڕی من لە کەرەچێ بوو بە پیلان هینانەوە هەر بە قسەکردن چیژەکە گوتی دەبەی ماری پلچی بوو دەبەی نەفتی ڕاگرت گوتی وەرە کارزان وەرەوە هەولێرە خۆم دەسووتێن مەگەنێەوە وەرەوە ئەتوو خۆم دەستێن ئەوش گوتی برا هەڕەشە لە من کردێ بلۆچی کرد و هەستا بەی خوشی کرد بەیداچی کردی بلۆچیش کرد گوت وازم لێ نەبرا هەڕەشە لێ من کردی هەستا بەی خوشی کردی بەیداچی تەلەفۆنەکەی لۆ کرد گوتی ئەوتە دەبەی نەفتی ڕاگرتە خۆم دەستێن گوتی کوڕەکەشم گوتی لە خەفەتە ڕاست هاتەوە هەولێری هاتە ئای ئەسکەری و لێش برای قسەی لەگە کرد گوتی وەرە ئەم خوشت خۆم دەدەم لەگەرت پێک دێم بە پیلانی لۆ دانەوەەر لەگەرت پێک دێم وەرە دێ شیر ئای ئەسکەری مەسەعات سار وەرە فلکەی بازی ئەمە دێ نەگەرت پێک دێ خوشت خۆم دەدەمی کاک سەلام تۆ وەک مامی کارزانی قوربانی ئەگەر باسکەی ئەو خێزانە چیان بەجەنا بچوو کە چێ خوازبینی یەک دووش سەبارەت بە ڕووداوەکە پێش ئەوەی کە کارزان بێتە قوربانی پەیوەندی لەگەڵ تۆ هەبووە ئەو چی بەتوت؟ ئەمە مامی کارزانیمە ئەمە دوسێ جار ئەو کارزانە ئەو چژەی خۆشویستیە جارەکە من چوومە داخوازی نەیاندایە گوتیان مندارم مێردنیان بە مێردی نادەم کچەکە خۆش یەکدیان خۆشویستیە دوایە پاشان ئەمە ئاگام لێ نەبووە دوسێ جار خەرچی نردیە ئاگام لە وەزعی نەبووە کە سێ چاجا خەرچی نردیە لۆ داخوازی ئەو چیژەی ئاخی تەرقی ئەو شەوی ئەو کوڕە لۆ سبەینێ کوژرا کوڕی ئەو کابرایە ئەو هاتە مارێمە ڕقم تەلەفۆنی کارزانی لە من وەگرت گوتی ما سەلام ڕقەمی برازایەکەتم دێ ئەوەی سەقفسانەوی دەکا ئەوە بە پیلان بردیان ئەمە نەمزانی کێشە دۆخیان لەگەر هەیە ئەم لەگە بابی ئەوەی عیلاقەتم زۆر خۆش بوو لەگە بابی دوایە پاشی نیو سەعاتێکی درم ئەوە بوو هەرکەتە کرد لۆ خۆم تەلەفۆن لۆ کارزانی کرد گوتم لە چی گوتی وەڵا لۆ گوتم کەس تەلەفۆنی لۆ کردی گوتی ئاتوو دایتە ڕقم گوتم
يقولي هرشي لي من كديا هو ساعة قلت له هرشي لي تكديا برايكي قلت والله هرشي لي من كديا ده تكجم إيه والله مش قلتم لشين دري قلت لك هرشيما قلتم كاك الليل با مزولي هتصبي ديما هوليري كنت زماعتي خزمة بزام له هرشي لي تكديا والله الشوي ديتك هوليري لدوق سيوان تلفوني اليوم كردوها ساعات دوازده قلتي ماما قلت ما قلتي أوا برايك التلفوني لقى من كديا شيشم لقاني معايا هذا اللي بندري وقصي لقى كردو دس لش عندنا وبياسي في كردو دو قلتي نفر كان دو نفر من قلتي برايك يعني قلتي ورن سلاح يعني قلتي ورن والله قلتي برش الشر لقى كردو قلتي بينكرا تما أبو هري قلت كان لا داو دواش ببردو بلوكا هلي عندها قلتي نمرد بوك رانا وهلي عندها وطب شتيا او قلتي ماما قلت ما قلتي شكم لقى برايك بيكاتي قلتي مادام اتو دعوه خشي ما دكاي ولا ما دعنشني دكاي دديني او قصيويه او زو بلان عندنا هيك لبي او زرويه امني شاتم له وليله دسوم ساعات عفت تقريبا لكن دايري كهرباي زمعي بلان تلفون شكل قلتي أوا كارزان خوش رايا قلت له قلتي والله ما أريد كارزان يخشتيا أوي دري ما يخوش كرت للاي حكومتي هريم أسايش هولير خمي ما كم كردوا كأو تومت بارانا للايان أسايش هولير ودزجير كران خمي ما كم كردوا سباسي أسايش هولير دكاين حكومتي هريمي كردستان كبزوترين كات أو تومت باراني دزجير برزنای مقدم سەبارەت بە تاوانی کوشتنی گەنجێک لەلایەن سێبرا و ئەوەی کە بینیمان هۆکارەکەی چی بوو پەیوەندیەکیان بێکەوە هەبوو و هۆکاری کوشتنەکەی چی بوو و چۆن دەژی کران ئەوانە بە دۆداسوونتان کرد لەکوێش دەژی کران. دوای ئەوەی لە ڕووداوێکی کوشتن ئاگادار کراینەوە لە سەر شەقامی 100 مەتری نزیک زانکۆی جیهان دەست بەجێ تیمەکانمان لە شوێنی ڕوودا ئامادە بوون دەرکەوت هاوڵاتیەک بە ناوی کارزان کەریم لەوێ لەلایەن 3 تۆمەتبارەوە کوژراوە لەسەر ئەم مابەتە دەستمان بە ئەنجامدانی لێکۆڵینەوە کرد لە ماوەیەکی کەمدا توانیمان ناسنامەی تۆمەتبارەکان ئاشکرا بکەین دیار بوو هۆکاری کوشتنەکەی لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی بوو و تۆمەتبارەکان لە دوای ئەنجامدانی تاوانەکە هەڵات بوون بۆ دەرەوەی شاری هەولێر و لە دوای تاوانەکە تیمەکانی ئێمە بە بەردەوام لە چاودێری و بۆ دوواداچوون بوون بۆ ئەوەی بتوانن شوێنی تۆمەتبارەکان دەستنیشانکەن ئەوە بوو لە 48 کاتژمێر کەمتر لە دوای ئەنجامدانی تاوانەکە تیمەکانی ئێمە توانیان شوێنی تۆمەتبارەکان دەستنیشان بکەن کە هەڵات بوون بە دەرەوەی شاری هەولێر لە سنووری چیای قەرەجۆغ لەو ناوچەیە خۆیان حەشاردا بوو لەلایەن هێزەکانی ئێمە شوێنەکانیان دەستنیشان کرا و توانیمان دوو تۆمەتباری سەرەکی ئەوەی کە بەشدار بوون لە تاوانەکە لەلایەن هێزەکانمانەوە بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر دەستگیر بکرێت و بە دوواداچوون بەردەوامە بۆ دەستگیرکردنی تۆمەتباری سێم کە لە ئێستادا هەڵاتووە لە سنووری دەرەوەی هەرێمی کوردستانە ئێمە هەمیشە هەوڵەکانی خۆمان سڕ کردوتەوە و ڕێنمایی بە هاوڵاتیان دەدەین لە ڕێگەی پلاتفۆرمەکانمانەوە بەڵاوی دەکەینەوە و ژمارە مۆبایلەکانی خۆمان داوە بە هاوڵاتیان لە کاتی بوونی هەر کێشەیەکیان داوامان لێ کردووە پەنا نەبنە بەر ئەوەی کە خۆیان تۆڵە بکەنەوە بۆ پەنابەر نەبەر یاسا و بە ڕێگای یاسایی حەق و مافی خۆیان وەربگرنەوە و ئێمە هەمیشە تیمەکانمان بە 24 کاتژمێر لە ئەرێکدان بۆ ئەوەی هەر هاوڵاتیەک کێشەیەکی هەبێ هەر کەسێک داوای مافێکی خۆی بکبیێ بە ڕێگای یاساوەری بگرێتەوە لەلایەن تیمەکانی ئێمەوە پێشوازی لێ ئەکرێت و بە دوواداچوون لەسەر کەیسەکانیان دەکرێت. یەکێک لەو نووسنگانی سەر بە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی شاری هەولێر دەمانێت ئەوە ئاماژە پێ بکەین حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوەخۆ پاڵپشتێکی گەورەی ئەم دامەزراوانە ئەم بەڕێوەبەرایەتیان دەکات کە ئەمانە ئەرچیان پاراستنی خێزان و هێشتنی توندوتیژی و چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگەی کۆمەڵێک بەش کە وەکو سەنتەری ڕاوێژکاری و لیژنەی ئاشتەوایی کە ئەمە دەستکەوتێکی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوەخۆیە
ئەمانە لە ماوەی کارکردنیان تا ئێستا بە ڕێژەیەکی بەرچاو کێشەی خێزانی کۆمەڵایەتی هاوڵاتیانیان چارەسەر کردووە تەواوی ئاسانکاری و ڕێکارەکانیان گرتوتە بەر هەر هاوڵاتیەک کە دێتە ئەم بڕێبەراتیانە بە تەواوی هاوکاری دەکرێت و ڕێکارەکانی بۆ باز دەکرێت و ئەوەی پێویست بیت بۆی ئەنجام دەدرێت بۆ ئەوەی ئەم کێشانێکی هەیە چارەسەر بکرێت سەبارەت بە کەمکردنەوەی ڕێژەی تاوان تون و تیژەکان و هەوڵەکان بۆ ئەوەی لە ڕێگەی یاسا کێشەکان چارەسەر بکەین ئێمە دەچینە ئەم بەڕێبەراتە ئەم نووسینگەیە دەمانێت بزانین سەبارەت بە کێشەکان و کەمکردنەوەی ڕێژەی تاوان و تون و تیژی و هەوڵەکان بۆ یەکلاکردنەوەی کێشەکان چیمان پێ دەڵێت. ڕایت بەرە کاتێککە کەسێک کێشەی هەیە پێویست دەکا پەنا بۆ تۆڵەسەرنەوە بە یان چونکە ئەگەر تەمەشاکرد حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ کۆمەڵێک دامەزراوەی گرنگ وەکو پۆلیس دامەزراوەکانی ئەنجومەنی ئاسایش و بەڕێبەراتەکانی تونتیژی بەرەنگاربوونەوەی تونتیژی و خێزانی ئەمانە هەمووی لە خزمەتی هاوڵاتیاندانا بۆی خەڵک ئەگەر کێشەیەکی هەبوو لە ڕێگەی یاسا چارەسەرکە بەڵام زۆر جار کەسانێک هەن پەنا بۆ تۆڵەسەرنەوە دەبن پەنا بۆ یاسا نابن ئێوە کە لێرە دەبین ڕۆژانە چەندین کەیستان هەیە چەندین کێشەی چارەسەر دەکەن پێتان وایە کام ڕێگە دروستە ئەوانەی کەوا پەنا بۆ یاسا دەبن یا ئەوانەی خۆیان دەیانەوێت کێشەی خۆیان چارەسەرکەن ئەمە بە تێڕوانی ئێوە چییە؟ ئێمە وەکو نووسینگەی منارە سەر بە بەرەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان لە لای خۆمانەوە چەندین کێشە چارەسەر دەکەین جگە لەوەی کە کێشەکان لە ڕێگای مەحکەمەوە چار دەکرێت ئێمە سنتەری ڕاوێژکاریمان هەیە بۆ ئەو مەبەستانەی کە نایانەوێت بچنە لای دادگا کێشەکانیان چارەسەر بێ ڕەوانەی سنتەری ڕاوێژکاری دەکەین و چەندین کەیس لەوێ ئاژبووینەوە و کێشەکان چارەسەر بووە پێویستە خەڵک ڕوو لە یاسا بکە نەک تۆڵەسەندنەوە ئێمە زۆربەی ئەو کەسان کە دێتە لامان هەبووە کە ئافرەتێک یان کوڕێک پەیوەندی سۆزداری لەگەڵ یەکیان هەیە چەندین جار هاتوونێتە لای ئێمە بە ڕێگەی قانون یاسا مۆزوعەکان چارەسەر بووە و لە هەمان کاتیشدا لە ڕێگەی بڕیارەکانی بەڕێز دادوەر لێکمارەکراینە و کێشەکەشیان چارەسەر کردە بەبێ ئەوەی هەوڵی تۆڵەسەندنەوە بدەن لێرە کێشەکەیان چارەسەر بووە. ئەگەر ئەو هاوڵاتیانی کە دێن لێرە کێشەکانیان دەیانەوێت چارەسەرکەن ئێوە ڕێکارەکانتان چین و ئەوانەی کە بیانەوێت پێچەوانەی یاسا مامەڵە بکەن ئیجرائاتچیە ئێوە چۆن پێچینەوەیان لەگەڵ دەکەن و هاوکاتیش دامەزراوەکەی بەڕێستان ئەو بەڕێبەرایەتی کە تێدا کار دەکەن چی کردووە بۆ ئەوەی کێشەی خێزانیە کۆمەڵایەتیە ئەو کێشانێکە هەیە چارەسەر بکرێت بۆ ئەوەی تونتیژی لە دروست نەبێت. ئەگەر هاتوو کەیسێک کێشەی هەبوو پێویستە بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆی سەردانی نووسینگەی هەر نووسینگەیەک لە نووسینگەکان بکات سەر بە بەرەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان کە هاتە لای ئێمە وتەکانی وەردەگیرێت وتەکانی کە وەرگیرە ڕەوانەی لای بەڕێز دادوەر دەکەین بۆ وەرگرتنی وتەکانی دیسان بە هەمان شێوە و جگە لەوەش کە پاش بڕیارەکانی بەڕێز دادوەر ئیجرائاتەکان دەست پێ دەکات بەپێی ئەو کەسێک کە دێتە لامان. ئێمە وەکو پۆلیسی هەولێر داوا لە هەوڵاتیان دەکەین لە کاتی بوونی کێشە و ڕووداوەکاندا پەنانە بەنە بەر ئەنجامدانی توندوتیژی و تۆڵەسەرنەوە بەڵکو پەیوەندی بکەن بە بنکەکانی پۆلیس یاخود پەیوەندی بکەن بە هێلی گەرمی پۆلیس بۆ ئەوەی تیمەکانی ئێمە لە بەڕێوەبەراتی پۆلیس بە زووترین کات بەهانایانەوە بچن تاکو ئێمە بتوانین لە ڕێگای یاسا و دادگا کێشەکانیان بۆ یەکلایی بکەینەوە چونکە لە کۆتاییدا هەر یاسای و دادگاکانە دەتوانن ماف بۆ خاوەن ماف بگەڕێنەوە و تۆمەتبارانش بەستای خۆیان بگەین لێرەوە دەمانەوێت ڕابگەین بە هاوڵاتیان هیچ تۆمەتبارێک لە دەست یاسا هێزە ئەمنیەکان پۆلیس دەربازی نابێتن ئەمەش بەهۆی پێشکەوتنی پۆلیسە بە ئامێری تەکنۆلۆژیا کە بە شێوەیەک دەتوانین بە ماوەیەکی کەم شوێنی تۆمەتبار دەستنیشان بکەین و دەستگیر بکرێتن. بەپێی مادە 406 لە ئاسای سزای عێراقی تاوانی کوشتن کە ڕوو دەدا چەند کەسێک مشارک بن لەو تاوانە یانیش شتەکە هەندەی ناینی ڕێکاری تر هەیە ڕێکاری ئاسانتر هەیە مەوزوعەکە بڵێن عرفێکی کۆمەڵایەتیە یا سیلاح بەکاربینی
یانیش تۆ متابعی کەسەکە بکەی و بە دوای بکەوی و مراقەبەی بکەی شوێنەکەی بزانی لە چێە و پێی بڵێ لەکوێ دەین ئیشێک لە بۆ دەکەین دوای بەغەدر بچن بکوژرێ بە پێی یاسای سزا مادە 406 فقرة ئەلیف و با و جیم ئەو تاوانە سزاکەی لە سێدارەدانە بابەتێکی ئاواکە و بابەتە وا بزانم عرفێکی کۆمەڵایەتیە هیچ پێویست ناکات تۆ کەسێک ڕەفەز دەکەی پێویست ناکات دواتر بچی بەغەدر وەکو تۆڵەکردن هەرچەندە تۆڵەکردنەوەش نوێشتەکە عرفە و یاسایە و شەرعیشە یعنی باوە لە هەموو شوێنێک بەڵام ئەگەر زانرا کە کەسەکە غەدریشی کردیە ئەگەر تەهدیدێکی کردیە ئەگەر شێوەیەکی ئیستیفزازیشی بەکارهێنایە دادگا هەیە دام و دەستگای ئەمنی هەیە پۆلیس هەیە ئاسایش هەیە دەتوانن پەنە بۆ ئەوان ببەن ئەگەر زانیان هەر تەهدیدێکیان لەسەریان هەر ئیستیفزازێکی کرایە دەتوانن بە داوا بەڕێ قانونی سکاڵای خۆیان لەسەر ئەو کەسە تۆمار بکەن.